ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ڕەتۆفیقم بەڵخێم شەوی پانۆراما پێتان گەشتینەوە تەوەریەم شەومان بۆ قسە و باسکردنە لەسەر کەرکوشیەکان هەوڵی بەشێک لە تورکمان و عەرەبەکان ڕەت دەکەنەوە. هەمومان نەزانین لە ماوەکانی ڕابردوو هەر لە ساڵی 2023 شەوە تاوەکو ئەم ساتی کێمە گفتوگۆکەین لەم بەرنامەیە لەسەر شاری کەرکوک و لەسەر ئەو هەوڵانەی کە لێر و لەوێ دەدرێت لەلایەن عەرەب بە تایبەتی و تورکمانەکانیش زۆر جار لەگەڵیاندا سەبارەت بە نەتەوەی کورد و ئەو پۆستانی کە لە کەرکوک هەیە و ئەو دام و دەستگایانی کە لە کەرکوک بەدەست کوردەوە بەڕێوەچێت هەمیشە لێر و لەوێ کۆمەڵێک هەوڵە درێ بۆەوەی کە لەمپەر بخرێتە بەردەم کارەکانیان یاخود هەوڵ بدرێت کە ئەو کەسانی لەو پۆستانەدان دوور بخێنەوە. هەر بۆ نمونە کە دوور نەڕۆین یەکێک لە هەوڵەکانی عەرەب و تورکمان کە لە ئێستادا زۆرێک لە لایەنە سیاسیەکانی کوردستانی لە شاری کەرکوکی ژێنایە قسە و بەیاننامەیەکی هاوبەشیان دەرکرد ئەوە بوو کە دەیانەوێت بەرپرسی کۆمسیۆن ئۆفیسی کەرکوک تا ڕادەیەک تانیان داوە لە ئیشوکارەکانی و داوایان کردووە ئەم بەرپرسە دوور بخرێتەوە. هەمومان نەزانین ئێستا ئێمە لە عێراقدا لە ساڵی داهاتوو کە ساڵی 2021 لە مانگی 6 هەڵبژاردنێکی گرنگ لە سەرجەم عێراق بەڕێوەچێ و کەرکوکیش بە هەمان شێوە بەشێکە بێت لە بازنەکانی هەڵبژاردن کە دابش کراوە بەسەر 3 بازنەی هەڵبژاردن. ئامانجی عەرەب و تورکمان لەم هەوڵایاندا بەرامبەر بە بەرپرسانی کورد بە تایبەتی لەسەر بەرپرسی ئۆفیسی هەڵبژاردنەکان کە کووردە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە. ئاخۆ لە دامەزراوەی ئۆفیسی سربەخۆی هەڵبژاردنەکان لە کەرکوک تەنها کورد لەوێ باڵا دەستە یاخود نەخێر بە پێی تەوافق و بە پێی تەوازن سەرجەم نەتەوەکانی دیکەش عەرەب و تورکمان تێیدا بەشدارن. لە ڕابردوو کۆمەڵی هەوڵی دیکە درا بۆی کە بەرپرسانی دیکەی باڵای دام و دەستگاکانی حکومی لە کەرکوک دوور بخرێنەوە. هەر دوور نەڕۆین بەرپرسی زۆرێک لە بەڕێوەبەرایەتە گرنگەکان و هەروەها بەرپرسی زۆرێک لە دام و دەستگا ئەمنیەکان ئەمانە ئاخۆ هەوڵی شۆڤێنیە لە پشت ئەم پلانانی کە داڕژراوە بۆی کە لە کەرکوک بە ئامانج بژیرێ یاخود ئامانجی سیاسی لە پشتە یاخود مەسەلەکە نزیکبوونەوەی لە وادەی هەڵبژاردن و هەریەک لەلایەنی عەرەب و تورکمان دەیانەوێت لە ڕێگەی دەستگرتن بەسەر ئۆفیسی هەڵبژاردنەکانی کەرکوک کە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بە پێی حیسا و بە پێی شاری کەرکوک بەرکورد کەوتووە دەیانەوێت لە بەرژەوەندی خۆیان بەکاری بێنن. هەڵوێستی کورد چۆنە بێت هەڵوێستی لایەنە سیاسیەکان لە کەرکوک چۆنە ڕێگرەکان چۆن دەبێت بە پێی یاسا و بە پێی قانون و پێی دەستور چۆن نەتوانرێت مامەڵە بکرێت لەم ڕۆوە یەکێتی و پارتی چۆن نەتوانن لەگەڵ لایەنەکانی دیکە هەماهەنگ بن بۆی کە بربگرن بەم هەوڵە شۆڤێنیانە یاخود خۆپەرستیانەی هەرێک لە عەرەب و تورکمان بۆی کە نەتوانن جارێکی دیکە کەرکوک بە ئاقارێکدا برن کە کورد تێیدا زەرەرمەند بێت. ئێمە شۆ گفتوگۆکەین لەسەرم تەورانە و کۆمەڵی بابەتی دیکە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک شۆمان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە شاری هەولێر لەگەڵمانە بەخێربەی کاک شوان سوپاس دەکەین کە لە سۆدیۆ ئامادەی هەروەها کاک عەلی مەحەممەدەمین کادری پێشکەوتوو یەکێتی لە سۆدیۆکانمان لە شاری کەرکوک لەگەڵمانە. کاک عەلی سڵاو لە جەنابیشتان سوپاسدانەکەین کە هەردوولاتان لە بەرنامەی پانۆرامام شەو میوانمانن. ئەگەر بە ڕوخسەتی کاک شوان بێت لە کاک عەلیەوە دەست پێ بکەم چکە هەم بە حکمیەوەی کە خۆی لە ئێستادا لە کەرکوکەوە ئەم ڕۆژ پێما بێ بەشدار بوو و کاک شوانیش بە هەمان شێوە بەشدار بوو لە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان. ئەم هەوڵانە هۆکارەکەی لە چێوە سەرچاوی گرتووە کاک عەلی ینی بە ئامانجگرتنی لە ئێستادا یەکێک لە دامەزراوە گرنگەکانی کەرکوک کە بەدەست کوردەوەی ئەویش ئۆفیسی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقە لە کەرکوک دەڵێ دیارە لە ئێستا دەنگ ناگاتە لای کاک عەلی بۆیە دەچمە لای کاک شوان ببوورە کاک عەلی. کاک شوان دووبارە سڵاوت لێبێت ئەمڕۆ لە کۆبوونەوەکەدا بەشدار بوویتۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان و لێدوانیشت هەبووە لە کورسات یعنی ئەمە سەرەتا لەوە دەست پێ بکەم بۆچی لەم ساتە هەستیارەدا کە عێراق پێدا تێپەڕە بێت و کەرکوکیش بەشێکە لە عێراق و ئێمە ئێستا لە سەروبەندی ئامادەکارین بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دەستگایەکی ئاوها گرنگ لە ئێستادا دەکرێتە ئامانجی عەرەب و تورکمان. زۆر سپاس سڵاو لە بینەران سڵاو لە کاک عەلی لە ڕاستیە ئەم هەوڵەی ئێستای جەبهەی تورکمانی و ئەنجومەنی عەرەبی
مەجلیسی عەرەبی هەوڵێکی تازە نییە و لە درێژەی هەوڵەکانیانە لە ساڵانی ڕابردووش چەند جارێک هەوڵیاندا چەند جارێک یادداشتیان نووسیوە بەڵام هیچ جارێک نەگەیشتونە بە ئامانجەکەیان لەبەرەوەی ئەو خاڵانەی کە ئەوان دەستنیشانیان کردووە لە بەرامبەر کۆمیسیۆن نەیانتوانیوە بەڵگەی پێویستی بۆ کۆکەنەوە و قەناعەت بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بێنن و دەستکاری بەڕێوەبەر یان لایەنی کەم بەشێ زۆر لە بەشی کوردی لە شاری کەرکووک لە مەکتەبی کەرکووک بکەن. ئەم جارە دیارە هەمومان نەزانین وەکو جەنابیشت باسی کرد هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق کرێت و مانگی 6 دیاری کراوە بۆ ئەو هەڵبژاردنە و نزیکە بینەوە لێی و سیستەمی هەڵبژاردنەکان گۆڕانکاری تێکەوتووە ئەم جارە بە شێوەی بازنەیە و لە کەرکووکشا هەروەک جەنابەت باست کرد کەرکووک کراوە بە 3 بازنە بازنەی یەک کە ناوچە کوردیەکان و باکووری با بڵێن بەشی سەرەوە ڕۆژ هەڵاتی شاری کەرکووکەکە ناوچەی دووەم بازنەی دووەم ناوەڕاستی شارەکە کە بەشێکی تێکەڵە هەم تورکمانی تەیە هەم عەرەبی لێ هەم کوردیشی لێیە و بازنەی باشووریش کە زیاتر ناوچەی حەویجە و دەوروبەری نەحەکانی دەوروبەرێگرێتەوە بە پێی لێکدانەوە و هەڵسەنگاندن و دیراسەکردن ئەم جارە هەڵبژاردننی ئەم جارە ینی باڵێن ئاشکراکردنی قەبارەی ڕاستەقینەی هەموو پێکاتەکانە لە کەرکووکە و جەبهەی تورکمانیش وەکولایەنێکی سیاسی کە نوێنەرایەتی بەشێکی زۆر لە تورکمانەکانەکە پێشتر هەموو کاتێک کە هەڵبژاردنەکرا 2 کورسیان هێنا یان زیاتریان هێنا یان کەمتر کۆمەڵێک لێ یانەکرد و بە سەروی خۆیانەوت کە ئێمە تەزویرمان لێکراوە غەدرمان لێکراوە دەنگمان سوتاوە ئەم جارە کەمتر دەرفەتی دەنگ سوتاندن و تەزویر هەیە لێرەوە ئەترسێن لە ئایندەی هەڵبژاردنەکە بۆ ئەوەی لە ئاست بەرپرسانی خۆیان و لەو شوێنانەی کە بەڵێنیان وەرگرتووە قەبارەی خۆیان زیاد نیشاندا و ئێستاش لە ئەنجامی ئەم هەڵبژاردنە قەبارەکەیان دەرەکەوێ بۆیە کەوتونەتە پەلەخاژەیەکی نادیموکراسیانە کەوتونەتە هەوڵێکی وەکو ئەڵێ بەرپرسیارانە بەڕاستی لە ڕۆژانی ڕابردوو بینیمان لەگە مەجلیسی عەرەبی یەک دوو لایەنی تری تورکمانی بەیان نامەیەکیان دەرکردووە لە ڕاستیە بەیان نامەکەیان تەشیراتی زۆری تایە بەیان نامەکەیان بۆنی بۆکو ئەڵێ ئاژاوە و بۆنی تێکدانی لێدێ ئێمە ئەمڕۆ حیزب و لایەنە کوردستانیەکان کۆبنەوەیەکمان کرد لە کۆبنەوەکەی خۆمانە جوابێکی وەکو ئەڵێ بەرپرسیارانەی ئەو بەیاننامەیەمان دایەوە داوامان کردووە دەستور و یاسا سەروەر بێت داوامان کردووە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بێتە جواب لەسەر ئەو تۆمەت و تەشیرانەی کە بەرامبەر بە مەکتەبی کەرکووک کردویانە داوامان کردووە کە جارێکیکە تەکیدمان کردەوە لەسەر مەسلەی پێکاتنی پێکهاتەکان و ئاشتی و برایەتی ئێمە پێمان وایە لە شاری کەرکووک جگە لە برایەتی جگە لە پێکەوەژیان جگە لە کاری هاوبەشی پێکهاتەکان ڕێگای ترمان لە پێش نییە و ڕێگاکانی تر بەرەو هەڵدێرمانە بە بەرەو نەهامەتی و نائارامیمانە بە بۆیە ئێمە ئەمڕۆ داوامان کردووە کە هەم سەرۆک کۆمار هەم سەرۆک وەزیرانی عێراق هەم کۆمیسیۆنی باڵا هەم یاسا لە عێراقا بێنە جواب لەسەر ئەو تەشیراتانەی کە بە دەستگایەکی فەرمی عێراقییان کردووە کە ئەوش کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان مەکتەبی کەرکووکە پێمان وایە ئەو تەشیراتانە زیاد و پێمان وایە مەترسیتایە لە خاڵی چوارەمی بەیاننامەکەمانە باسمان لەوە کردووە کە ئێمە ئەم هەوڵانە بە تێکدانێکی سیاسی ئایندەی ئەبینین و پێمان وایە ئەم هەوڵانە لە ئایندەدا شتی تری بەدواوە دێ بۆیە لە ئێستاوە نێتی ئەوانمان کەشف کردووە و باسمان لەوە کردووە کە دەبێت ڕێ لەم هەوڵانە بگیرێت بەڵێ زۆر باشە کاکشوان دەست خۆش بێت دێمە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵە پرسی گرنگتر کە هەر پەیوەستە بە هەڵبژاردنەکان و بە ئایندەی ینی قەواری ئەو کەس لایەنانی کە لە کەرکووکدا هەن و پێویستیان بە کورسیەوە دەنگەکانیان چۆن بەدەست بێنن بەڵێ کاگ عەلیانی وەکو کاگ شوان ئاماژەی پێدا ترسی هەرێک لە لایەنی عەرەب و تورکمان لە هەڵبژاردنەکانی ئایندەیە کە بڕیارە بەڕێوە بچێت لە سەرجەم عێراق و کەرکووکیش بە هەمان شێوە ینی ئەتوانین بڵێ وەکو کاکشوانەڵێ هەڵبژاردننی داهاتوو قەبارە و حەجمی هەرێک لەم لایەنانە بە کوردیشەوە حەجمی ڕاستەقینەی خۆیان دەرەخات و ئەگەر وایە بۆچی ئەنی ترسێکە بێ لەوەی کە دەستگایەکی سربەخۆی باڵای هەڵبژاردن کە سێ هەڵبژاردننی ڕابردووی لە 2010 لە 2014 لە 2010 بە سەرکەوتووی بەڕێوە بردووە لە ئێستادا نەتوانێت هەڵبژاردننی ئایندەی ئەنجومەنی نوێنەران بەڕێوە بەرێ و ئەوان تانادەن لە کارەکانی و دەیانێت بەرپرسی باڵای ئەم
ینی ئۆفیسە دوور بخەنەوە. بەڵێ کاک علی فەرموو. بەڵێ لە ڕاستیە زۆر سپاس هەڵبەتە سلااوڕێزم بۆ کاکشوان هەیە لە هەولێرەوە ئەم چەند ڕۆژەی ڕابردوو عەرەب و تورکمانەکان کام بەیاننامەیان دەرکرد هەڵبەتە ئەم بەیان دەرکردنیان بەیاننامە نوێ نییە چەندین بەیاننامی کەشیان دەرکردووە هەر لەسەر کۆمیسیۆن و ئەمە بۆ خۆی دوو ئامانجی معلەنی هەیە و هەندێک ئامانجی شارەوەشی لەسەر هەیە. ئامانجی معلەنیان ئەوەیە کە جۆرێک لەوەی ریعایەتی ئینتیخابی مسبقە بۆ شارعی خۆیان و بۆ هاوڵاتی خۆیان و ئامانجی کەشیان ئەوەیە کە جۆرێک لە ئاماژە پێدانە بە جەماوەری خۆیان کە بڵێن ئێمە ئەگەر هات و تووشی فەشەل هاتیێن ئەو کورسیانەی کە ئێمە کە ئەوان تەمەنایەکەن بەدەستی نهێنن ئەوە خەتای ئێمە نییە خەتای ئەوان نییە بەڵکو خەتای کۆمیسیۆنی باڵایە مەکتەبی کەرکووکە ئەوان بۆیە ئەمە ئامانجە معلەنەکە ئامانجە غەریب معلەنەکە چییە؟ بەڕاستی ئەوان هەوڵێکی زۆر ئەدەن لە پێنای ئەوەیە بتوانن دەنجی کول لە کەرکووک کەمکەنەوە. یعنی بە هەموو شێوێ هەوڵیان داوە ئێستا بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبر ڕووداوانەوە خۆی ئێستا کورد نەدەسەڵاتی هەبووە نە هیچ شتێکی هەبووە لە 2010 کە ئێمە چوینێتە ناو پرۆسی دەنگدانەوە توانرا کورد نیوەی کورسیەکان بەدەست بێنێت خۆ ئەو کاتە نەدەسەڵاتی ئیداری نەدەسەڵاتی سیاسی بەڵکو تەواو کورد کەنارگیر کرابوو لە هەموو ڕوویەکە لە هەموو جۆرە دەسەڵاتێکەوە ئەنجاش توانی 6 کورسی بەدەست بێت لەبەر پێکهاتەی شاری کەرکووک لە ڕووی دانیشتوانەوە کە کورد نیوە بەڵکو زیاتریشە و لە ڕووی ئیستحقاقی ئینتیخابیشەوە هەمیشە وا بووە ینی لە 2005ەوە ئێمە توانیمانە ئەو ئیستحقاقی ئینتیخابی کە کورد زۆرینی شارەکە پێکەێنێت ینی نیوی شارەکە پێکەێنێت کە توانێتی بەدەستی بێنێت و ئەمە خەتای ئەوە نییە بەڵێ ئێستا پێشتر کە تاوانبارەکرین ئەیانوت ئەمە دەسەڵاتێنێ خۆ کاکەین لە سەردەمی مەلەکیەتە کە ئەو کاتە سەردەمی مەلەکیت بووە ئەو کاتە هەڵبژاردن هەبووە ئەو هەڵبژاردانی کە بۆ پەرلەمانی عێراقی ئەو کاتە کراوە بۆ مەسیحیان کراوە مەسینوابی ئەو کاتە کراوە بە هەمیشە تاکو 1950 چەند انتخابات کراوە کورد زۆرینەی هەڵبژاردنەکان بۆ بە درێژایی ئەو خولانی کە ئەنجام درراوە هیچ کاتێک نە عەرەب نە تورکمان لە پێش کوردەوە نەبوون ینی ئەوە بەڵگەیکی مێژوویە لە هاتی ئینگلیزەکان لە ساڵی 1970 داخلی عێراق بوونەوە بۆ ساڵی 20 لەو کاتێک هاتوتە شاری کەرکووکەوە مەجلیسێکی عەیانیان دروست کردووە هەر بەپێی ڕێژەی دانیشتوانی شارەکە مەجلیسێکیان دروست کردووە بۆ شارەکە 12 کەسیان داناوە 6 کورد بووە 3 تورکمان بووە یەک عەرەب بووە یەک جوولەکەی و یەک مەسیحێکیان داناوە کەواتە کورد بە هەمیشە نیوەی شاری کەرکووکی پێکەنەوە ئەگەر ڕاستیشی دیکەش ببوورە کە قسەکانی ینی ڕاستیشی دیکەش ینی لە دیاریکردنی ئەسا ئەو سێبازنەی کە لە کەرکووکێ یخۆ بازنەیەشیان 5 کورسیە ئەو هەموو ناوچە کوردیەکانە ئەمە کەواتە دەرخەری ئەوەیە کە کورد بە هەمان شێو هەر زۆرینەیە بازنەی عەرەب 4 ینی کورسی دیاری کراوە بازنەی ناوەڕاست ینی 3 کورسیە کە زۆرینەی توکمانی تێدایە کەواتە ئەمەش پێتانوان نییە دەرخەری و ڕاستیەیە کە لە ئێستاشدا هەر کورد لەوێ زۆرینەوە باڵا دەسە بە دڵنیاییەوە ئێستاشی لەگەڵا بێت کورد زۆرینی شارەکە پێکەێنانی نیوە زائیدیەکە ئەمە حەقیقەتێکە بەڵام ئەوان بەڕاستی ئەوە کێشەکەیان ئەوەیە ئەو ئەیانەیە جەماوەری خۆیان وا ڕابێن وا تێبگەن کە ئێمە هەر تووشی فەشەل ئەبین پێشوەقت چونکە ئەزان چونکە ئەم جارە قەبارەی تورکمان بە تاواتی دەرەکەویە تا ڕادێکی زۆر لەبەر ئەوەی لە 2010 بە شێوە لە شێوەکان 3 کورسیان بەدەستێناوە بەڵام ئەگەر هەیە ئەگەریی زۆر بەهێسێ ئەم جارە تورکمان لە 2 کورسی زیاتر نهێنێت لە شارەکەیە و هەموو هەوڵەکەشیان ئەوەیە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و مەکتەبی کەرکووک ناشرینکەن لە کەداری بکەن لە پێنای ئەوەیە کە جەماوەری خۆیان تێگەن کە باڵێ ئێمە ئەوە کە دەنگمانێناوە خەتای ئەم مەکتەبی کۆمیسیۆنەیە ئەوان ڕێگر بوون ڕێگری لەسەر ئەوەی زۆرە بەدەستبێنی ینی هەر لە داواکاریەکەی ڕاگەنراوەکەی ئەم ڕۆژە لایەنە سیاسەکان وەکو کاکشوانی ژووتی داوا کراوە کە ینی کۆمیسیۆنی باڵا لە بەغدا بێدەنگ نەبێ بەڕاستی کۆمیسیۆن دەبێ هەڵوێستی هەبێ هەڵوێستەکە بۆ ینی وا درەنگ کەوتووە تا ئێستا لەم بارەیەوە بە دیاریکراوی مەوزوعەکەی کە ئەم کۆبوونی ئەمڕۆی کە حیزبە کوردستانەکان ئەنجامێدا لە شاریکرد بۆ وەڵامدانەوەی ئەو بەیاننامەیە هەڵبەتە لە هینەکانی ئاماژیان پێکردو لەو خاڵبندیانی کە باسییان کرد لە بەیانەمەکە هاتووەکە فەریقێکی پارێزگا ینی بڵێ مەحامی پێکەێنن بۆ ئەوەی ملاحەقی قانونی ئەو لایەنە بکەن کە تەشیر بە
کۆمیسیۆنەکەن خۆم مەبەستەکە هەر شخص نییە ئەوان هاتوونە تحدیدی یەکەم جار شخصیان کردو دوایان هاتوونە هینەتەوەیان کردووە ئەستن خۆی پێچوانی بنەما دەستوریەکان کاریان کردووە هەر ئەو تیمەی مەحامی کە ڕائسپێرێ بۆ ملاحەقەکردنیان بۆ بەدوادچوونی یاسایی بۆ لەسەر ئەم کەیسە بە دڵنیایم ئەیباتەوە لەبەر ئەوەی لە دەستورا شتێک نییە استحقاقێک نییە بە پێی پێکهاتێنێتەوەی و یان تاعیفی بدرێت ئەوە ئەسڵ پێچوانی دەستورە لە پێدانی پۆست و پلو ئەوانە کە استحقاقاتە تایبەتە بە هەڵبژاردن و تایبەتە لەسەر بنەمای هاوڵاتی بوون ئەدێت نەک لەسەر بنەمای نەتەوەی و ئەوە و تاخیربوونی ئەم جۆرە ئەم بەیاننامێش بەڕاستی ئەوە چەندین بەیاننامەیە دەرکردو ئێمە وەکو حیزب کوردستانەکان دانیان بەخۆیان گەر کە بۆی هیچ ڕەتفعل دروست نەبێت بەڵام بە بەردەوامی تاکیدکردنەوە لە دەرکردنی ئەم بەیاننامانەوە ئەکات نێوانی پێکهاتەکان ینی ئەو پەیوەندی مێژوونی کە لە نێوان پێکهاتەکانە لە ئاسی زادە هەیە لە ئاسی شارع هەیە بۆی ناکۆشی دروست نکاتەوە نەیکاتە ناکۆشیشی سیاسی ئەو ناکۆشی سیاسی نەبێتە ناکۆشی لە دوێتە سەرجادە لە پێنای ئەوەی ڕێگری بکەین لە بەردەوای ئەمە جاری کە ئەوە دووبارە نەکەنەوە بۆیە ئەمڕۆ حیزب کوردستانەکان وەکو جوابدانەوەی ئەو بەیاننامەیە ئەم کۆبوونیە کراوە بەو شێ وەڵامیان داوەتەوە وەڵە باشتیش وڵامیش بەدل لە بەیاننامەکە باشتی وڵامیش بەڕێی من باشتی وڵام بۆ وەڵامدانەوەی ئەم جۆرە تۆهمەتانە و ئەم جۆرە تەشیرکردانە بە کورد و بە کۆمیسیۆنی کەرکووک و بە شخصەکانی ناوی کۆمیسیۆنەوە پێم وابێ یەک ریزی کورد یەک هەڵوێستی کورد باشتر وڵامە ئێمە بەمە وڵامیان بدەینەوە باشە چەند یەک ریز و یەک هەڵوێست بین لە پرۆسی هەڵبژاردنەکەیە ئەم جارە ئەوە نەزامنی سەرکەوتنمانەکە و باشترین وڵامی شەبێت وڵامێکی گوچک بڕی شەبێت بۆ هەموو ئەو پێکاتە سیاسیانی کە بە چاوێکی زۆر تەشیرەوە یان تەشیر بە برین بە تەواوی پێکاتی کورد و شخصەکانی ئەو شخصانی کە پۆستەکانیان وەرگتووە لە مەکتەبی کەرکووکە و لە ڕاستی شەکاک ئەو پۆستانی کە وەرگیراوە لە کەرکووکە بە دڵنیایی پێتە لە مەکتەبی کەرکووک خۆی 15 پۆستە مەکتەبی کەرکووک 6 پۆستی کووردە ئەگەر بە جۆری استحقاقی انتخابی بێت حەقی حەو کورسی حەو پۆستە لە ناو کۆمیسیۆنە ئێستا 6 هەیە بە مدیرەکەشەوە بەڵام تورکمان 4 هەیە عەرەبیش 5 هەیە ئەوان نوێیان هەیە کورد 6 هەیە یعنی لەوە زۆرینن بەڕاستی بۆ چییە؟ هەر زۆرینەن بەڵام بەوە شیری ناکەن ئەیانەیە بە هەر شێوازێ بێ کورد لەبەرەوەی دەسەڵاتی لا نییە ئەیانەوە ئێستا باشترین دەرفەتە لای بۆ ئەوان کە دەسەڵات لای ئەوانە بەحساب چونکە هێزی ئەمنی هێزی دۆخی سیاسی دۆخی ئیداری هەموو دۆخەکانی کە هەرموو وەزعەکانی کەی لە کەرکایە لە بەرژەوەندی ئەوانە و لە ئەمان لە کاتێکە ئەم شتانەکە لە بەرژەوەندی ئەوان بێ نەتوانن کورسی زیاتر بێنن کەواتە ئەیانەیە بە هەر شێوەیە بێت کورد نەتوانێت ئەو کورسیانەی کە مافی خۆیەتی شایستی خۆتی بەدەسی بێنێ دەست خۆش کاگالی بەڵێ کاکشوان وەکو کاگالی ئاماژەی پێدا ینی بۆ نمونە وەکو پێشتری ژەنا بدوتە ینی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان لە کەرکووک وە یەخیتابی سیاسی و یەک گوتاری یەکگرتوو لە نێوان ئەم لایەنانە کە ئەوی ئەمڕۆ بینیمان بەڵام پێم وابێ یەک دوو لایەن بەشدار نەبووم لە کۆبوونەوەکەیە ئەمە تا چەند لە ڕووی سیاسیەوە قووەتی هەیە بۆی کە بتوانرێت دیفاع بکرێت لە پێکاتەی کورد و لەو دەستکەوتانی کە کورد لە ڕابردوو بەدەستێنەوە لەوانەشی کە لە ئێستادا ینی بەشێک لە عەرەب و تورکمان دەیانەوێت کە دەستکەوتی کووردە ئەوان بیبن بۆ خۆیان یاخود کورد تۆمەتبار بکەن لە هەندێک ڕۆوە ئێمە ئەتوانین خیتابمان یەکگرتوو بێ گەر یەکگرتوو بێت ئەتوانین هەنگاوی گرنگتر بنین و بەرپەرچی ئەم جۆرە کردارە شۆڤێنی و ئەم پلانانە بینەوە کە لەوێ هەیە بەڵێ بە تاکید یەک ریزی گرینگە کۆکردنەوەی هەموو تواناکان لە یەک هەڵوێستیە کارێکی گرینگە و کورد بە درێژایی تەمەنی چ لەسەر ئاستی کوردستان چ لەسەر ئاستی کەرکووک ناوچەکان کێشە یەک ریزی هەبووە بەڕاستی و ئێستاش کە هەمیشە دروشمی یەک ریزی و یەک بوون و یەک گرتووی خۆمانەڵێن ئەوە لە ئەنجامی ئەوەی کە بەفعلی هەموو کات یەکگرتوو نەبووینە و باجی یەک نایەکگرتووی خۆمان داوە لە زۆر وێزگەیە بەڵام لە ئێستاە من گەشتبینم بەڕاستی لە کەرکووک تێگڕای حزبەکان لەسەر زۆر لە پرسە گرینگەکان کۆبنەوەی هاوبەشەکەین و تا حدێکی زۆر کە من ئەتوانم بڵێم ینی تا حدێکە ئیتر ینی کافیە ئەوەندە یەکگرتوین لە کەرکووک ئەمە جێگای دڵخۆشیە بەڕاستی
خۆی لە ڕاستیە من ئەمە بە کورتی قسە لەسەر کەرکووک بکەم و لەسەر ڕۆڵی حزبەکان لە کەرکووک بکەم. من هەموو جارێک گوتومە کەرکووک و کێشەکەی سێ بەشە، بەشێکی تایبەتە بە کەرکووک و بە کەرکوچیەکان و بە حزب و لایەنە سیاسیەکان بە گشت لایەن پێکهاتەکانیەوە بە تورکمان بە عەرەب بە کورد بە مەسیحی و ئاشوریەکانی تری ئەوانەی کە وجودیان هەیە لە کەرکووک. ئەم بەشیان تایبەتە بە خەڵکی کەرکووک. بەشی دووەم پەیوەندی بە هەرێم و بەغداوە هەیە، ینی پرسێکە لە بینی هەرێم وەکو حکوومەتی هەرێم وەکو پەرلەمان وەکو مؤسساتی ڕسمی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی حکوومەتی فیدرالی بڵێن. بەشەکەی تری بەشی سێمە پەیوەندی بە حکوومەتی ناوچەیی هەیە، ئەقلیمی هەیە، دەستێوەردانەکانی تورکیا، ئێران، وڵاتانی عەرەبی، حتا نێودەوڵەتیشەوە هەیە. ینی ئەمە دەزانین ینی لە مێژووی 80 ساڵی عێراقا لە سەردەسی هاوپەیمانانی نێودەوڵەتی کەرکووک و کوردستان خراوەتە سەر عێراقەوە. ئەم دەوڵەتە وەکو ئەڵێ لەسەر ئەم ئەساسە دروست بووە. ئێمە سەبارەت بە بەشەکەی خۆمان هەوڵی زۆر هەیە و هەوڵی دڵخۆشکەر هەیە کە کۆی حزبەکان بە چەپ بە ڕاست بە ئیسلامی بە نەتەوەی بە هەمومانەوە یەکدەنجین و بە تایبەتیش بەڕاستی لە دوای 16 ئۆکتۆبەر تا حدێکی زۆر هەست بەواکەین کە یەکگرتوو بین چۆن شتەکان لە پێشمان دەڕوا و کاتێکیش هەر کەس بۆ خۆیەتی چۆن زەرەرەکەین. من نمونەیەک دێنمەوە لە هەڵبژاردننی ڕابردوو تقریبان دەنجی کورسیەکی کورد فەوتا لەبەرەوەی چەند لستێکە بوو وەگەر بێت و هەموو یەک لست بوونایە ئەو دەنگە ئەبووە یەک دەنگ و کورسیەکی زیاتری شات. ئێستا کورد 6 کورسی هەیە. من دڵنیام لەوەی کە ئەگەر یەک لست بووینایە و دەنگمان نەفەوتایە 7 کورسیمان بەدەسێنا. لەبەرەوە یعنی دەرەنجامی نایەکگرتووی خۆمان بینیوە، زروف و زەمن فەرزێکا لەسەربان کە دەبێت یەکگرتوو بین و کاکشوان هەر لەسەر ئەو یەکگرتوو کۆدەنجیە ئەوەی ئەمڕۆ پێت وایە هەنگاوی سەرەتایە بۆەوەی کە کورد ئامادەکاریشی جدی بکە بۆ ئەوەی کە یا هەر هیچ بە یەک لیست یاخود بە هەمانگیشی ئاوا یەکگرتوانە لە کەرکووک بچە ناو پرۆسی هەڵبژاردننی داهاتوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە لە مانگی 6 2021 بچێت بەڕێوە بچێت؟ لە ڕاستیە هەڵبژاردننی داهاتوو ئەگەر لە مەوعیدی دیاریکراو کە مانگی 6 ساڵی داهاتووە کە 2 ڕۆژترەچینە ناو ساڵی داهاتوو ئەگەر بێت و بەپێی سیستەمەکە ئەگەر بێت و یەکگرتووی نەبین و هەر کەس بۆ خۆی لست دروست کات و دەنگەکان پرش و بڵاوکەین زەرەری زۆر گەوراکەین چونکە خصوصێتی هەڵبژاردنەکە سیستەمی هەڵبژاردنەکە وایە دەبێت لە دانانی کاندیدەکان زۆر حەزەرمان هەبێ زۆر بە یەکلیستی یەکگرتووی یەکڕایی بیکەین و لەبەر ئەوەی ئەگەر بێت و ڕای جیاواز هەبێ لیستی جیاواز هەبێ کاندیدی جیاواز هەبێ ئەلبەتە لەسەر ئەساسی کاندیدا هەڵبژاردنەکە ئەوە دەنگەکانمان بڵاوە بێتەوە ڕەنگە لە بازنەی یەک زۆر زەرەر نەکەین بارحاڵ زیاتر لایەنە کوردستانیەکان و ناوچە کوردیەکانە بازنەی یەک بەڵام لە بازنەی دوو کە بازنەی ململانەی چەقی ململانیەکەیە ئێمە لەوێ زەرەری زۆرەکەین چونکە بەپێی حساباتی انتخابی خۆمان بێ پێشببینی ئەوواکەین لە بازنەی دوو ئێمە نیوەی کورسەکان بەرین کورد نیوەی کورسەکان بەری ئەگەر بە شێوەیەکی فەنیانە بۆی بچین کاری لەسەر بکەین کاندیدی زۆرمان نەبێ و کاندیدە دیاریکراوەکان دیاری بەسێ لە بازنەی ناوەڕاستە کە تورکمان تێدا زۆر بەڵێ ناوەڕاست بەڵێ بازنەی دووەکە بازنەی ناوەڕاست کە 4 کورسی هەیە بازنەی ململانیەکانی شەبێ لەبەرەوەی هەم لەو بازنەیە عەرەب وجودی هەیە هاوڵاتیانی عەرەب و هەم هاوڵاتیانی تورکمان و زۆرترین هاوڵاتیانی تورکمان ئەکرێ بڵێن لەو بازنەیەیە و هاوڵاتیانی کوردیشی بە ڕێژەیەکی زۆر تێدایە و ئەگەر بێت و لایەنە سیاسیەکان بە بەرنامەیەکی جوان و بە فەنیات بۆی بچین بەشی هەڵبژاردنەکانی حزبەکان ڕێکەوتنی لەسەر بکەن من تەسەورەکەم پێشببینی ئەواکەم لە ئەنجامی ئەوەی کە ئێمە لە دوای پرۆسی ئازادیەوە لە 2023ەوە لە هەڵبژاردننی 2005 انتخابات استفسا بۆ دەستوری عێراقی و هەڵبژاردنەکانی 2009 ئیشمان کردووە لەو شارە و ئەزانین لەو سنوورەش ڕێژەیەکی باش کورد دانیشتوی ئەو سنوورەن و دەنگیشیان زۆرە و ئەگەر بێت و دەنگەکان بڵاو نەکەینەوە خڕیکەینەوە لە کاندیدەکانی خۆمانە ئێمە لەوێش کورسیمانە بێ و حەزەکەم یەکشت بڵێم بەڕاستی جەبەی تورکمانی کە ئێستا زۆر بە جدی ئیش لەسەر ئەم مەسەلەیەکە ترسەکەی لە بازنەی دووە بازنەی ناوەڕاستە چونکە پێی وایە لێرە کورد وجودی هەیە
عربی جوجودی هەیە ئەوان دەترسێن لە خۆیان لەبەرەوەی هەروەکو کاگعلیش ئیشارەی پێدا ئەوان قەبارەی خۆیان زۆر زیاتر بە خەڵکەڵێن کەما معنە زۆر ڕێژەکەیان زیاترە بەڵام بەداخەوە نییە هەموو جارێک کە هەڵبژاردن تەواو بێ ئەچنە پەنای ئەوەی کەما معنە غەدریان لێکراوە و دەرفەتیان بۆ نەڕقساوە و ینی لەم هەڵبژاردنە کە باشترین فرسەت بۆ ئەوان ڕەخسا لە هەڵبژاردننی 2010 ئەوان 3 کورسیان هێناوە ئەویش دەزانرێ ینی 2 کورسی لە منطقەی باشوور داخۆ ناو بەشی تورکمانی شیعە لەوێ هێناونە 1 کورسیان لە ناو کەرکووک هێناوە لەبەرەوە مەترسی زۆریان هەیە بەداخەوە ئەوەن لە بری ئەوەی کە بگەڕێنەوە بۆ منتەق بگەڕێنەوە بۆ پێکەوە ژیان بگەڕێنەوە بۆ ئەوەی کە حقیقەتی هەر پێکاتەیە چۆنە ئاوا ئیشی لەسەر بکرێ ئەوان پەنا بۆشتی ترە بن ژیانی ئێستا مشەوەشیان پێوە دیارە هەوڵی کێشە و مەشاکل دروستەکەن و من پێشبینیەوەکەم بەڕاستی هەوڵی ئەوەشان هەبێ بێتە پێشەوە هەوڵی ئەوەش بدەن پەچی هەڵبژاردن لە کەرکووک بخەن چکە بەدڵنیاییەوە لەم هەڵبژاردنە قەبارەی ڕاستەقینەی خۆیان بەدەرەکەوێ ئەمەش بۆ ئەوان ڕەنگە بۆ سەرانی جەبهەی تورکمانی باش نەبێ شۆکیان بکە بەڵێ بەپێی ئەو تووشی شۆکیان بک بەپێ ئەوەی کە وعدیان بە خەڵکی ترداوە ڕەنگە نەتوانن لە ئاستی ئەو وعدەیان بن بۆیە ڕەنگە بە هاوکاری بەشێک لە عەرەبەکان ئێمە ئیمڕۆ لە کۆبوونەکەی خۆشمان ئیشارەمان بەوەدا ئەمەی کە ئێستا ئەمانە کردویانە ئەم حیزبولایەنانە کردویانە هەمویان عەرەب پێکاتی عەرەبی نین و هەموو پێکاتی تورکمانیش نین ئێمە دەزانین پێکاتی تورکمانی پێکاتێکی مەدەنیە بەشێکیانن بەڵێ بەشێکیانن پێکاتەی تورکمانی حزبی تریانەیە و بەشی تریانەیە بەشێک لە حیزبە تورکمانیەکان ئەسنەن هەر کوردستانیانە بیرەکەنەوە بەشێکیان کەرکوچیانە بیرەکەنەوە و خەڵکە ئامەکەشیان بەڕاستی ئێمە هەموو دەزانین خەڵکی تورکمان پیاوی کارن پیاوی کاسبین و بەدەرن لەم سیاسەتانەی کە جەبهەی تورکمانی یاری پێیەکا زۆر باشە کاکشوان دەست خۆش بێدێم و خزمەت جەناب بەڵێ کاگالی و کاکشوان ئاماژەی بە ینی کێشەی کەرکوو کرد بەگشتی کە 3 هۆکاری گرنگی باس کرد لەوانە یەکێک ینی پێویستە لەسەر کەرکوچیەکان خۆیان کە لە نێو خۆیان لە ناو شاری کەرکووکە ئەمانە کۆمەڵێک هەوڵ هەیە بە یەکگرتووی بۆی بدەن و فاکتیشی کە ینی بەشدارە لە کێشەی کەرکووک ینی فاکتەری دەرەوەیە کە ئەمانە زۆر جار لە کێشەی کەرکووکە کە تەداخولەکەن یاخود دەخالەت دەکەن دەبێتە هۆکاری نانەوەی ئاشوو پەشێوی لە ناو شاری کەرکووک و لە نێو لایەنە سیاسیەکان هۆکارێکی دیکەی گرنگ کە کاکشوان ئاماژەی پێدا هەرێمی کوردستانە من لەمێوە پرسم کاگالیانی هەرێمی کوردستان لەم جۆرە کێشانەدا چۆن ئەتوانێ هاوکار بێ و چۆن ئەتوانێ کاریگەری خۆی بەکاربێنێ و کارتەکانی خۆی بەکاربێنێ بە تایبەتی لەسەر بە تایبەتی بۆ نمونە ئەم کێشەی کێسە دروست بووە و تانەدان لە بەرپرسی ئۆفیسی هەڵبژاردنەکانی کەرکووک هەرێمی کوردستان ڕۆڵی ئەبێ لەمەدا ئەتوانێت کاریگەری هەبێت ئەتوانێت لە بەغدا ڕۆڵ ببینێ لەسەر ئەم قەزیە گرنگە بەڵێ هەڵبەتە من بۆ خۆم وای بینم کەرکووک 4 ڕەهەندی هەیە ڕەهەندێکی کەرکوچیانە خۆی ڕەهەندێکی عێراقی ڕەهەندێکی ئەقلیمی ڕەهەندێکی دەولی ینی 4 ڕەهەندی هەیە تەعاملکردن لەگەڵ کە زۆر ئاڵۆزە کاک هاوڕێ بەڕاستی ینی زۆر معقەدیشە ینی هەموو کەسێک هەموو سیاسێک ئەستەمە بتوانێت لە دۆخی کەرکووتێ بگات و بتوانێت مامەڵی لەگەڵ پێم وابێ بە درێژایی مێژووی تاریخی حرەکەی کوردی هیچ کەسێ بەقەت جەنابی مامجار لە دۆخی کەرکووک نەگەیشتووە و ئەو قسانی کە ڕابردوو کردی و ئەو تارانی کە هەیبووە و ئەو ئامۆژگارانی کە هەیبووە ئەو کۆبوونانی کە لە ڕابردوو شاکردی لەسەر کەرکووک و کە ئێمەمان ئامادەی بوونێتیایە بەڕاستی زۆر بەوردی باسی ئەم دۆخی کەرکووکی کردووە و بە عملیەتی مێشتی لە قەڵەمداوە کەرکووک عملیاتی مێشکە کارکردن وەکو عملیاتی مێشکۆیە کارکردنیایە کەواتە زۆر ئارزە لە بەرویت خەسڵەتی تایبەتی خۆی هەیە و بەدەل لەو ڕەهەندانی کە باسی کە ڕەهەندی ئابوووریەکەی زۆر زاڵە بەسەر ڕەهەندە سیاسەکانە و لە بیرمان نەچێت کێشی ڕەهەندی ئابووری وای کرد 16 ئۆکتۆبر دروست بێت یەکێک لە هۆکارەکانی دروستبووری 16 ئۆکتۆبر و ڕفراندۆم ڕەهەندی ئابووری بووە جابۆیە ینی کەرکووک زۆر ئاڵۆزە دەبێت زۆر بە حکمت و مامەڵ لەگەڵاکە بەداخەوە سەرکردایەتی کورد وەک لە ڕابردووە نەیتوانێت بەم حکمەتە مامەڵی لەگەڵاکە کە وەکو من ئەوی من باسیەکەم و پێناسەیەکەم ڕۆڵی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی یان بۆ گوشارخستنە سەر ئەو کێشانەی کە ڕوبەڕووی ئێستا کەرکووکە بێتەوە بەڕاستی ئێستا هەرێمی کوردستان هیچ لە دۆخێکانیە کە حەسوودی پێ بدرێت لەبەری لە دۆخێکی زۆر نەهەموارایە
دۆخێکی خراپ ڕوویکرێتە هەرێمی کوردستان بە تایبەتی مەوزوعی مالیەکە مادیەکە زۆر ئابوووریەکە زۆر پێوەی دیارە و ئەو مفۆزاتری کە لەش پێش شاکرا بوو زیاتر پێش ئەم دۆخە ئەمنیش کاتی خۆشی هەرێمی کوردستان وەک پێویست نێتوانیت کارێکی وا بکە گوشارێکی وا بکە کە بتوانێت لەسەر منطقی جێناکۆک ئەوەی کە مەشمولە بە مادەی 140 کە لە دەستورە تعریف وا کراوە کە المناطق المتنازعة واتە ناکۆچی لە بین دوولایە کەواتە طرفێکیان هەرێمی کوردستان طرفێکی حکومەتی ناوەندیە حکومەتی اتحادیە ئەم نەیتوانێت وەکو طرفێکی منازع طرفێکە وەکو ئەو ڕۆڵەی خۆی ببینێت چونکە بەشێکی لە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک لە دوای پرۆسی ئازادیەوە لە کەرکووکە بەشێکی پەیوەندی بە کوردەوە هەبووە بەشێکی باشی پەیوەندیەکە بەڵام ئێمە وەک پێویست نەمانتوانێت ئەو بەشەی خۆمان وەک پێویست کاری لەسەرکەن جێبەجێ بکەین بەڵکو بەشەیەکی پەیوەندی بە حکومەتی اتحادی و سیاسەتەکانی بەخاوە بووە ئەوان بربەستیان دروست کردووە ڕۆژانە بربەستیان دروستە کرد بۆ ئەوەی ئەو مادەی 140 وە خۆی جێبەجێ نەکرێت بەڵکو بەشێکی بکەوەی پەیوەندی بە خۆمانە بوو نەمانتوانێت وەک پێویست جێبەجێ کەین و ئیتر هۆکار زۆرە بۆ ئەوەی کە ئەمە نەکراوە و بۆ تا بەشی لە ڕابردوو هیوادارم لەمە دووە پیا بچینەوە لەبەر ئەوەی قەزەی ئێمە لە عێراق قەزەی نەتەوە و خەڵام کاگالی ینی ئەگەر بۆ نمونە بۆ ئێمە کوردستان لە ئێسادا کە نەیتوانی بێم هەنگاوانە بنێت کە خۆی ژیرۆدەی کۆمەڵێک کێشەیە بەڵام خۆ لەسەر ئاستی حیزب بە تایبەتی ئێمە گەر باس بکەین ینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو کۆمەڵێک هەوڵی جدی هەبوو لەگەڵ لایەنە سیاسیەکان لە بەغدا لەگەڵ لایەنی شیعە لەگەڵ سونە لەگەڵ تورکمان ینی کۆمەڵی هەوڵی جدی هەبوو و هەندێک لایەنی دیکەی ینی کوردستانی کە لە کەرکووک بنکە و بارەگایان هەیە ئەمانیش بە هەمان شێوە هەمانگ بوون بۆی کە کێشەی کەرکووک لە ڕۆسیاسیەکەەوە تا ڕادێ بتوانن لەگەڵ لایەنی عرب و تورکمان لەوێ چارەسەر بکەن ئەم هەوڵانە چۆن هەڵەسەنگێن ینی گرنگن بۆ ئێستا ئەمانە بخرێنەوە گەڕ بە تایبەتی لەم کێشەیە بەڵێ کاک هاوڕێ ئێمە پێش ڕووداوەکانی ئەوی دەسڵات دەستدەین شانزیەکتوبە ئێمە دەسڵاتی مطلقمان لا بووە ئەم دەسڵاتی مطلقە نەمانتوانی وەک پێویست تەوزیفی بکەین بتوانین لەگەڵ جۆرێ لە شەراکەت دروستکەین لەگەڵ لایەنەکانە چەند ساڵ لە شەراکەتێکمان دروست کرد لەگەڵ تورکمان و تا ڕادی عەرەبەکانی شاکردمان ئەوەی ئەو کاتی هەتا جەنابی مامجلال یادی بەخێر بێ مابوو ئەومان کرد دەستکەوتی باشی بەدەخێنا بەڵام دوای نەخۆشکردنی جەنابی مامجلال و وای لێ هات لە کەرکووک نەمانتوانی بەڕاستی ئەو شەراکەتە قوڵترکەینەوە وای لێ بکەین بەڕاستی بێتە مای خێروبەرەکەت بۆ شارەکە تووشی کۆمەڵە گرفتی گەورە هاتین ئەم گرفتانە نەتیجەی هەڵەکوشتنەکانی سەرکردایەتی سیاسی کورد بووە ئەو کاتە ئێمە ئەگەر ئەمانە ئەم شەراکەتەمان قوڵتر کرداتەوە کە لە موقعی دەسەڵاتە بووینە چونکە لە موقعی دەسەڵاتە بی زۆر جیاوازەوەی لەگەڵ کە لە دوو دەسەڵاتە نەبیداوە فۆزاتکەی ئەو کاتە ئێمە کارتی بەهێزمان بەدەستەوە بوو لە دەسەڵاتە بووین ئەمانتانی زۆر شتی باش بکەین بەڕاستی زۆر شتی باش بکەین و ئەو جۆرە تەبایی و ئاشتەوایی کە هەبوو کە دروستمان کرد لە ماوەی لە دوای ساڵی 2010 لە دوای گۆڕینی مەحافزەوە بۆ مەحافزێکی کە دکتۆر نەجمەدین بۆ کاتە ئێمە بە مبادری جەنابی مامجلال و بەرنامەکەی داڕشتووە لە ڕێگای مەڵبەندە و لە سیاسەکانەوە جێبەجێکرا ئەمە وای کرد جۆرێ لە ئاشتەوایی تەبایی دروست بێ لە بین لایەنەکانە پۆستەکانمان تا ڕادێ دابش کرد لە پۆستە باڵەکان دابشمان کرد لە ناوە پێکاتەکانە ئەوە ئەمە بۆ خۆی بۆ مایشی مایی ئەوەی کە فعلەن جۆرێ لە خزمەتگوزاری باش پێشکەش شارەکەکرێت و ئەمە بە تەواوی خەڵکی شارەکەەوە دیار بوو بەڵام لە دوای نەمانی جەنابی مامجلال و سێبەرەکەی لە ساحی سیاسیەکە نەمە بەداخەوە بەڕاستی ئەم مۆزوعانە ئاڵوگۆڕی بەسەر هات وای کرد ئەم سەرکردایەتی کە ئێستا هەیە و تووشی هەڵی کوشندە بێت و ئەو ئەحداسانی کە پێشتر باسمان کرد چەندی جار بارەمان کرد لە ڕیفراندۆم و دەراویشتەکانی 16 ئۆکتۆبری دەکەوتەوە ئەمە وای لێ کرد ئێمە هیچ دەسەڵاتێکمان نەمێنێ و ئێستاش لە ماوەی ڕابردووە لە 2019 هەر سێ پێکاتە سیاسەکان نێرەکانیان لەلایەن UN و بەڕێعەتی UN لە بەغا بۆ ماوەی 6 مانگ مفۆزاتیان کرد لەم 6 مانگەی کە بۆ تەقاسمیشی جارێکی دەسەڵات لە ناو شارەکەیە هەم مەلەفی ئەمنی کە کەیسێکی مهمە هەم مەلەفی ئیداری ئەمە هەم مەلەفی خەدەمی شارەکەش
ئەمانە مەسلەیەکی گرنگ بوون لەگەڵ ئەوانشە مەلەفی انتخاباتیش مەلەفی انتخاباتی تا ڕادێ ئەم سێ چوار مەلەفە گفتوگۆی زۆر لەسەرکرا لەسەر تەقاسمی دەسەڵات تا ڕادی گەیشتە زۆر نزیک بوون لە یەک لەسەر مەسایلی ئەمنی ڕێژەی هێزە ئەمنیەکان لە ناو شاری کردکات چۆن بێت چێ مەلەفی ئەمنی بگرێ بەدەستەوە لەمەش باش چوینە پێشەوە بەڵام بەداخەوە بەهۆی ڕووداوەکانی خۆپشاندنەکانی بەغا و خواروی عێراق ئەم پرۆسەیە پەشی کەوت نەتوانرا بگا بە ئەوەی کە اتفاقی لەسەرکێت و تەوقیعکرد چونکە لە هەندێک مەلەفە بەس تەوقیعکردنەکەی مابوو کە تەوقیعیکەین ئێمە ئامادە بووین وەک کورد تەوقیعیکەین هیچ کێشەمان نەبوو بەڵام لایەنی بەرامبەر بە تایبەتی تورکمانەکان کەمتر خەم بوون لەو مۆزوعەیە دواتر اینجا عەرەبەکان زیاتر تورکمانەکانش کەمتر خەبوون ئەو هەوڵانە هەبوو بەڵام لەبەرەوەی ئێمە لە موقعی دەسەڵاتان نەبووین موقعیشی دەسەڵاتمان نەبوو هەمیشە قورسەت خەستە مفۆزاتەوە چونکە کارتی بەهێزمان بەدەستەوە نییە بەڵام لە موقعی کە دەسەڵات بووی کە چتە مفۆزاتەوە تۆ کارتی بەهێزت بەدەستەوەی ئەو کاتە ئەتوانی زۆر شت هەیە فەرزی کەیت و جێبەجێشی بکەیت بەڵام ئێمە مەمان پێ نەکرا لە کاتی خۆیان بەداخەوە یانێ ئەبوو بمان کردایە چونکە بەڕاستی تەعاملکردن لە کەرکوو زۆر جیاوازە کاک وەکو ئێرە وەکو هەولێر و سلێمانی نییە کاک هاوڕێ وەک شوێنەکانی تریش نییە کەرکووک دەبێت تایبەتبەندی خۆی هەبێت ئەو تایبەتبەندیە دەبێت تەقاسمیی دەسەڵاتی شەراکەت خەڵکی تورکمان هەست بە شەراکەت بکات هەست بەوە کە عەرەب هەست بە شەراکەت کا بۆ ئەوەی بەشدار بێت لەگەڵ توی دۆخی سیاسەکەی ئارام بێت لە شارەکەیە بۆ بەنسبەت ئێمەشەوە ئەمە مەسلەیەکی حیاتیە مەسلەیە کە قەزەیە بەڵام بۆ تورکمان قەزەی ئیدارەیە بۆ عەرەب قەزەیەکی عێراقیە بەڵام بۆ ئێمەی کورد قەزەیەکی کوردستانیە خاکان لەتەوەی وەک زۆر جیاوازین ئێمە لەو مۆزوعایە بەڕاستی کاکاڕێ دەبێت و ئێمە لە عینی کاتشەکە ئەم خلافەمان لە بینانیان خلافەکە ئەگەرتەوە بۆ چی ئەگەرتەوە بۆ باگراوندی سیاسی ئێمە تۆ سەری کە بەسەی باگراوندی سیاسی تورکمانیکە سێ باگراوندی سیاسی عەرەبیکە ئەوەی کە عەرەبی لە سەر دەسەڵاتی هەیە کە لە دەسەڵاتە هەیە پێشتر لە حیزبی بەعسا مستەفید بووە لە دەسەڵاتە بووە خۆی بەشەوە لە دەسەڵاتە هەمیشە ئەیە بگرێتەوە بەرەو بەخا بگرێتەوە بەخا عمق چارەسەر لای ئەوانە دەبێت بەشێکی دانەبڕاو بێت لە دەسەڵاتەکەی لەگەڵ بەخایە و بۆ تورکمانەکەش قەزێکی ئیداریە تورکمان ئەوێت پۆستی ئیداری هەبێت ئیتر بوشیلە نیە ڕێژەی چەندێکە سەری نییە گرنگ ئەوەی پۆستی ئیداری هەبێت بۆ کورد ناسنامەیە کەرکووک ناسنامەکەی کوردستانی لای بۆ کورد دەبێت خەزی خاکە یعنی ئێمە دەبێت تەسبیتی ئەوەکەیت کە جوگرافیەکەی تەسبیت بکەین زۆر کێشەمانی تا ڕادێک چێ زۆر لە ئیدارایە دوای ئەوە چێ لە ئیدارە بێت کێشەمان نییە بەڵام ئەوەیە کێشەکە ئێمە بۆیە سێ بانگراوندی سیاسی جیامان هەیە بۆی بە بەردەوامی ئەم ناکۆچیانە بەردەوامی هەیە دەست خۆش کاگالی بەڵێ کاک شوانیانی کاگالی ئاماژەی بە باگراوندی سیاسی هەر سێلایەنی پێکاتی ناو کەرکوو کرد بە دیاریکراوی من ئەمێ لەسەر کوردیانی قسە بکەم کە پێکاتەکەمان ئێمە ناسنامەیە و خاکە و نەتەوەیە بەڵام یعنی هەوڵێکە بوو لە ڕابردوو کە کەرکووکیش بکرێتە هەرێمێکی سربەخۆ تا چەند ینی بە سربەخۆکردنی کەرکووک وەکو هەرێمێک ئەتوانێت ئەم کێشانی کە ئێستا هەیە ڕوبەڕووی نەبێتەوە یاخود چارەسەر بکرێت یاخود ئەمە تا چەند زەرەر ئەدالەوەی کە ئێمە وەکو کورد وەکو هەرێمی کوردستان کە هەوڵە دەین لە ڕێگەی مادی 140ەوە و لە ڕێگەی ئەو مادانی کە لە دەستورا دانراوە بۆ ناوچە کێشە لە سەرەکان کەرکووک بگەڕێنینەوە بۆ باوەشی هەرێمی کوردستان ئەمانە زەرەرن ئەم هەوڵانی کادرێن لە ئێسادا و ئێوە وەکو لایەنە سیاسیەکان کە لە کەرکووک تەواجدتان هەیە لەم ڕۆ هەڵوێستان چۆنە بەڕاستی زۆر سپاس دیارە بەڕاستی کاگعلی جوانی وت ئێمە کێشەی ئێمە لە کەرکووک کێشەی ناسنامەیە کێشەی خاکە کێشەی بوونە کێشەی مێژووە کێشەی زمان و کەلتورە و کێشەی ئەوانی تروانیە کاک علی باسی کرد مێژووی ئێمە لە ڕابردوو لە دروستبوونی دەوڵەتی عێراق تا 58 هەموو نایبەکانی کەرکووک کورد بوونە لە چەند جارێک تاکتاکە عەرەبی تێکەوتۆش لە چلەکان بەملاوە لە سەرەتاوە بەس کورد و جوولەکە بوونە دوای مەسیحی بۆ دوای تورکمانشی تاتووە ئەمە بەڵگەی ئەوەیە کە خاوەنی شارەکە کووردە بەڵام ئێمە لەم قسانە بگەڕێن چکە زۆر ماوتووە سەبارەت بە مەسلەی بەهرێمکردن و ئەوانە لە ڕاستیە کاکاوڕێ ئێمە لە کەرکووک جۆرێک لە سەرگەردانی و سەردێشێواییمان پێوە دیارە ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە ساڵی 2003 کە کورد بە هێزێکی گەورە گەڕایەوە کەرکووک و سەرکردایەتی سیاسی بە تایبەتیش
هەردوو بەڕێزان جەنابی مام جەلال یادی بەخێر و کاک مەسعود بەرزانی چوونە بەغا و لەوێ لەگەڵ بریمەر کەوتنە دروستکردنەوەی عێراق و بەداخەوە کورد پلانێکی استراتیژی نەتەوەیی نیشتیمانی بۆ کەرکووک نەبوو بە عەقڵێتی حزبایەتی گەڕانەوە کەرکووک و هاوارێکی زۆر کرابا بە کەرکووک جیاوازە ئەوە ئیسا کاک عەلیە فەرمێ ئەوە هەموو لایەکمان ئەڵێن کەرکووک جیاوازە خصوصیەتێکی تایبەتی هەیە کەرکووک پێکهاتەی جیایتیایە کەرکووک شارێکی استراتیژیە لە ڕووی ئابووریەوە کەرکووک جێچاوی تورکیایە جێچاوی ئێرانە جێچاوی وڵاتانی عەرەبیە کەرکووک قەزیەکەی گەورەیە دەبوو بارتەقای گەورەی کێشەی کەرکووک بەرنمەیەکی گەورەی تۆکمەی نیشتیمانی بۆ دابنرێ و بە تایبەتیش هەردوو سەرکردایەتی پارتی و یەکێتی کە تەجروبەیەکی دوور و درێژان هەبوو هەروەک لای هەموو کەس ئاشکرایە دەیان جار وتراوە شۆڕشێک لەسەر کەرکووک دانرا بۆ دەبێت و جاریچکە بە دەستی بەتاڵ و بەبێ بەرنامە و بەبێ استراتیژی بیستەوە ئەو شارە و ململانەی تورکمان بەلایەک بکەی ململانەی عەرەب بکەی ململانەی تورکیا بکەی ململانەی ئێران بکەی تۆ دەبێت لە کەرکووک هەموو ئەمانە بکەی و بۆ ئەوەی ئەمە جێبەجێ بکەی و سەرکەوتوبی دەبێت بەرنمەیەکی استراتیژی هەبێ و تاکتیکشت لە خزمەت بەرنامە استراتیژیەکە بێ ناکرێ ئێمە لە کەرکووک بین لایەک باسی ڕفراندۆمەکە لایەک باسی دژی ڕفراندۆمە لایەک باسی بە هەرێمکردنەکە لایەک دژێتی لایەک پرۆژەی تری هەیە ئەمە جۆرێکە لە سەرگەردانی و بێسەرپەرشتی و بێخاوەنی شاری کەرکووک پێویستی کەرکووک پێویستی بە سەرگەردانیە بەرپێ بگرێ بەڕاستیانی کاکشوان معخول لە پرسیارێکی جوانە واللهی منیش ڕەنگە ئەرە و پرسیارم هەبێ ینی ئێستام خەڵکێک بە دیارم تەلەڤیزیۆن و دانیشتۆ جۆگرێ چاوی لەوەیە ینی ئەمە بەڕاستی کە ئەم پێشنیارانە خێنە ڕوو جۆرێک بەدیریش تەرح بکەین باشە بەڵام بەڕاستی لایەنە سیاسیەکان نەتوانن و بە تایبەتیش لایەنە دەسەڵاتدارەکان ئەو لایەنانەی کە هێزیانەیە من ئیمڕۆکە لە کۆبنەوەکەش و جاری ڕابردوش لە کۆبنەوەی ڕابردوش بەڕێز بەرپرسی مەڵبەندم وت وتمەرکی تۆ جیاوازە لە ئێمەمانان تۆ لیستەکەی تۆ 6 کورسی پەرلەمانی تەیە ئەندام پەرلەمانەکان مێ لە ینی دانەنیشن بەردەوام پێویستمان زانی کاکاوڕێ ئێمە لە کەرکووک پێویستمان بۆیە بەڕاستی بگەڕێنەوە بۆ دەستور و قانون من نمونەیەکت بۆ باسەکەم ئیمڕۆ لە کۆبنەوەکەش باس کرا ئەو عەرەبانەی کە عەقدی زراعیانەیە هی ساڵی هەشتاکان و ئەوانە لە ڕێگای هاوردا ڕێگای حزبی بەعز عەقدی زراعیان بۆ کراوە لەسەر ئەرزی تاپۆ و ئەرزی کوردەکان ئەم عەرەبانە بەردەوام ساڵانە چوونە زەریبەی خۆیان داوە خاوەندەرایەتیان لە عەقدەکەیان کردووە لە دایرەی ڕەسمی دەوڵەت بەڵام لەسەر ئەرزەکەیان نەبوونە ئەو کوردانەی کە لە 2023 گەڕاونەتەوە سەر ئەرزەکان بەشێکی زۆریان نەچوونە زەریبە بدەن نەچوونە عەقدەکان نوێکەنەوە نەچوونە هیچ شتێکی قانونیان نەکردووە ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەومان پێڵێ ئەمە دەبێ بەڕاستی ئێمە فێر بین دەست و پەنجەمان لە گەشتی قانونیە نەرم بکەینەوە ینی ئێمە پشومان تەنگە ینی زوو هەڵەچین زوو تونند و تیژە بین و دوای کۆتایی بە ئاگرەکەمان دێ نابێت دەبێ بەڕاستی لە کەرکووک ئێمە یەک ڕێگامان لە پێشە ڕێگای ترمان لە پێش نییە ئەوش ئەوەیە یەک بە ڕێگای قانونی ئیش بکەین دوو پشومان درێژ بێ سێ استراتیژیان بەرنامەمان هەبێ بۆ قەزەی کەرکووک تاکتیکی ڕۆژانەمان لە خزمەت قەزیەکەمان نابێ و بەڕاستیش دەبێ شتێکی تر هەیە کاک عەلی ئیشارەتێکی پێدا بەڵام زۆر خوردی نەکردەوە کەرکووک نابێ بە تەنیا بۆ کەرکووچەکان بەجێ بێڵدرێ من دەمەوێت چۆن لە کاتی شەڕی داعشە پێشمەرگەیەکی خەڵاتزێ پێشمەرگەیەکی پێنجوێن پێشمەرگەیەکی پشدار ئەهاتن لە کەرکووک شەهید دەبوون دەبێ ئێستاش سەرکردایەتی سیاسی کورد بەڕاستی خەمی گەورە و خەمی ئەوەل و ئاخری کەرکووک بێت چونکە ئەمە مەسەلەی خاکە ڕەنگە میزانە ئیمساڵ کەم بێ ساڵێتر زیاد بکرێ بەڵام مەسەلەی خاک جاریکە کە لە دەست دەرچوو جاریکە ناگەڕێتەوە قورسە ڕێگاکەمان دوورەکاتەوە لەبەرەوە بەڕاستی دەبێ سەرۆک کۆمار کە ئێستا کووردە چۆنەڵێ ڕاعی دەستورە دەبێ ئەو کاری زۆر لەوە زیاتر بکە لەوەی ئێستا هەیە دەبێت زۆر لەوە زیاتر بکە وەزیرە کوردەکان ئیمڕۆ وەزیری داد کووردە لە عێراقا بەڕاستی ناکرێ ئەو نوێنەری کووردە لەوێ ناکرێ ینی بێدەنگ بێ لە شتەکان جێگری سەرۆکوەزیران وەزیری دەرەوە کووردە دەبێ ئەمانە بەڕاستی کۆبنەوەی دەوریان هەبێ دەبێ پلانیان هەبێ دەبێ کۆبنەوە لەگەڵ یەک لەگەڵ ئەندام پەرلەمانەکان هەموو خەمی کەرکووک بخۆت چونکە کەرکووک قەزەی خاکە دوجار ئەوە هەموو شتەکان تێئەپەڕێ بەڵام مەسلەی خاک تێناپەڕێ کۆتایی نایە و کێشەکەشمان هەر بەرەو
دوجاریش هەرچیمان هەبێت لە هەرێمی کوردستان و لەسەر کەرکووک دەبێت دای بنن ئێمە نەوتراوە شۆڕشێکمان داناوە ئفعلن ئێمە لە ڕابردوو هەموو شتەکان لەسەر کەرکووک کۆتایی پێهاتووە ئێخۆ ئەگەر بەبێ کەرکووک وایە لە هەفتاکان و لە شەستەکان ئەم شۆڕشە ئەگەیشتە ئەنجام وە ملەتەش ئەم هەموو باجەی نادا لەبەرەوە دەبێت بەڕاستی ئیسلام حیزبانە ینی خەمی گەورەیان کەرکووک بێ پاڵپشتی یەک بین هەمومان دەنکەنێ ئەمڕۆکە من نمونەیەکت بۆ باسەکەم کێشەیەک لە هەفتەغا ڕوویداوە دوێنێکە لیژنەیەکی پەرلەمانی هاتۆتە کەرکووک ئەو لیژنەیە قسەیان وا کردووە کە جارێک کەس نەچێت دەسە عەرزی کەس هەتا لە ڕووی قانونی و هەندێک شت یەکلایەکەنەوە ئەمڕۆکە هێزێک چۆتەوە منتیقەیە ینی لەبەرەوەی تەنسیق هەبوو لەو کاتەیە کاک خالی شوانی لە کۆبنەوەکە بەشدار بوو ڕاستەوخۆ تەلەفۆنی هەڵگرت و کۆمەڵێک تەلەفۆنی کرد و نەتیجەکە دەرکەوت کە هێزەکان کشانەوە یعنی دەبێ هەموو تاواکەری یەک بین من ئمڕۆ لە کۆبنەوەکە داوام کرد کە 6 پەرلەمانتارەکەی کەرکووک بەڕاستی ئەم خولەی کە لە پەرلەمانن چاوێن لە سەفەر نەبێت چاوێن لە ئیسراحەت نەبێت چاوێن لەوە نەبێ پشوو بدەن و بگەڕێن و سەفرا بکەن دەبێت شەو و ڕۆژ بەدیار قەزەی کەرکووکەوە خەریکی شێشەکان مابن چونکە لە ئیستای عەرەب و تورکمان بە تایبەتی عەرەب لە هێرشایە بەڕاستی ینی ئەو 6 پەرلەمانتارە زۆر لە کەرکووک تەواجدیان هەیە و هەمیشە ئەوان ئێستا بوونەتە ئەنجومەنێکی کاکاوڕێ ئەو شارە ئەفوم کە کاکاوڕێ ماوە یە خولەکەیان بە جەنابێت دوپەیە یەک لە حەزت خوا با تێنەپەڕێ من 6 پەرلەمانتارەکە ڕەفیق من برادەر من کاری باشیان کردووە من کە ئەڵێم دەبێ وا بکەن مانای ئەوە نیە هیچیان نەکردووە بۆ ئەو بەسەرمان تێنەپەڕێ کاری باشیان کردووە سەرکەوتوو بن بەڵام دەبێت هەمیشە زیاتر بکەن باش لە ماوەی یە خولەکە دو سەرنج و پەیامی خۆت بدە دوو خولەکە ماوە بۆی بێن بە کاگالی سوپاس دەکەم کاک شوانجان دوا سەرنجم ئاخ کەرکووک یعنی ئێمە چەندجیلێکی تر پێش ئێمە تێپەڕی هەر لەسەر ئەم وەزع لەسەر کەرکووک سیاسەتیان کرد و تێپەڕین و ڕۆشن و خوا عەفویان کە ئێمەش هەر بەردەوامە بین من دڵنیام ئەم کەیسا درێژا کێشێ بەڵام تکا دەکەم با نزیک بین لە دەستور نزیک بین لە قانون نزیک بین لە یاسا هەوڵەکانمان کارەکانمان شتەکانمان 15 ساڵ حکمی کەرکووک بە دەستمانەوە بوو نەمانتوانی ئەو خانوانەی خۆمان دروستمان کرد لە ڕووی قانونی و بیدێنە هاوڵاتیەکان هەمووی بە وەرەقەی بچووک شتی خراپمان کرد لە ڕابردوو بەڕاستی کورد دەبێ نزیک بێ لە قانون بۆ قانونی شتەکانی بکە ئێمە زۆر زەرمان کردووە لە بەرەوەی لە قانون دوور بووینەوە دەست خۆش کاک شوانجان کاگە عەلی جەنابی شە دەتوانین لە ماوەی دوو خولەکە دوا سەرنج و پەیامی خۆت بنێری فەرموو وەڵا کاک هاوڕێگە بکرێ زیاتری بێ باشتێکە لەبەرەوەی بەدی تەرحەکەم ئێستا حەزەکەم ئەوها ئیشی قیادی کوردیشی لەسەر کات لە ڕاستیە ئێمە باس دۆخەکەمان کردووە بەڵام بەدیل چییە باسی مۆزوعیی بە هەرێمکردیشت کرد ئەو هەنێ برادر پێ هەڵسابوون ئێمە گومانمان لە دڵسۆزی و خەڵکە نییە بە دڵنیاییەوە هەر کەسێ بە دوای چارەسەرێک کاگرێت چۆن چارەسەری دۆخەکەین بەڵام دەبێت چارەسەرەکەمان چارەسەرێک بێت لە چوارچێوەی نەخشە ڕێگایە کابێت کە ناسنامی کوردستانی بوونی کەرکووک پارێزێت ئەمە زۆر مەسلەی هێزگار گرنگە و بۆ ئەوەش دەستور مادەیەکی هەیە 140 کە ئەوە نەخشە ڕێگایەکە ئەکرێت لە پاڵ نەخشە ڕێگاکەوە لە پاڵ ئەم نەخشە ڕێگاکەوە ئیتفاقاتی سیاسی بکەین اتفاقاتی سیاسی بکەین بۆ ئەی بتوانین لەگەڵ پێکاتەکانی کەیە ئەم مادەیەوە خۆی جێبەجێکرێت و ئیکای لەسەرکەین بەڵام پێش ئەوەی ئەم هەنگاوە بنین بەڕێی من بۆ کەرکووک ئەمڕۆ پێویستە ئەگەر خاک نەبێتە هۆی ئەوەی نەبێتە هۆی یەکمانقا حەق نییە بترازین لە یەک یعنی دەبێ خاک کۆکەرەوەمان بە یەکمان خاتەوە بە تایبەتی کەرکووک قەزیشی گەورەیە دەبێ یەک کۆمان کاتەوە کۆکردنەوەکەش بە چیە بێت بەوەی ئێمە دەبێ هەوڵێ بدرێ لەلایەن سەرکردایەتی سیاسیەوە یەک کۆنفرانسێک تایبەت بە دۆخی کەرکووک و منتقەی جێناکۆک بەسێت بۆ ئەوەی لەوێ بەبوردی دۆخکاشی بکرێتەوە بە کۆمەڵی تەوسیا دەرچێت لەبەر ڕۆشنایی نەخشەڕێگای مادەی 140 لەبەر ئەوە چونکە ئەوە نەخشە ڕێگایە نابێت فەرامۆشکرێ و مادەیەکی دەستوریە بە هیچ شێوە نابێت دەستبەرداری بین یعنی مەسەلێکی گرنگە چونکە بەڕاستی بمانەوێت ئەم مۆزوعی مادەی 140 ئەگەر بێت و ئێمە وردە و دەکاری لەسەر نەکەین دوا بکەوێت بۆ 10 ساڵیکە ئەگەر 10 ساڵیکە بخایێنی ئەم مۆزعانە پێم وایە سبەی نییە مادەی 140 لەگە جێبەجێکرا لەوان لە بەرژەوەندی کورد لە بەرژەوەندی کورد ڕاپرسەکەی نێتەوە لە بەرژەوەندی کورد نێتەوە لەبەر چی لەبەر ئەوەی بە بەردەوامی ڕێژەی عەرەب لە زیادبوونایە لە ڕووی پێکهاتی وەکو لاداتە وەکو وەچەخستنەوە زۆر زیادەکەن بە شێوەیەکی بێئەندازە زیادەکەن ینی ئێمە ئەگەر ئەوان بەو شێوەیە زیادکەن و دۆخی کەرکووشی بەم شێوە تا 10 ساڵی کە بەردەوام بێت پێم وابێ هەر جۆرە ڕاپرسیە بکرێت لە چوارچێوەی مادەی 140 بکرێت
پێم وایە ئێمە زەریری گەوراکەین و مەسلەیەکی کەشکەیە لە ناو مادەی 140 حەزەکەم زانانی خەڵک باش بزانێت ینی مادەی 140 قۆناغ یەکەی ئاساییکردنەوە تەنها قەرەبووکردنەوە نییە تەنها قەرەبووکردنەوە نییە بەڵکو گەڕانەوەی ئەو قەزاوناحیانەیە کە لە ساڵی 1960 دابڕێنراوە چونکە ئەوە مەسلەیەکی مهمە کاتی خۆی جەدامی مەمجە یادی بەخێوێ لە ساڵی 2011 کۆتایی مانجی 2011 دوو پرۆژه یاسای نردووە پەرلەمانی عراقی ڕیسی پەرلەمان ئەوادەی خەوانووە جا بۆیە پێشنیارەکەم و پێم باشە کۆنفرانسێک لەسەر ئاستی منطقەی جێناکۆک بە دیاریکراوی کەرکووک بەسێ بۆ ئەوەی سیاسیەکان قیادەی کوردی بۆ ئەوەی بتوانن بە تەوسیاتێکی وا دەرچین بێتن بەنامی کارکردنمان بۆ لە زۆر سپاس بۆ کاک عەلی محەممەد ئەمین کادری پێشکەوتوویشی کە لە ستۆدیۆکارمان لە شاری کەرکووک لەگەڵمان بوویەوە سپاس بۆ کاک شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە ستۆدیۆکارمان لە شاری هەولێر میوانمان بەڵێ بینەرانی بەڕێز پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ